بۆچی شەڕ لەسەر بەغداد دەکرێت؟ قەی ناکەم جاریان بە پرسیار دەست پێ ناکەم، یەکسەر ئۆتۆماتیکی داخڵی مۆزوعەکە بم. بۆچی بەغداد گرنگە؟ یان بۆچی هەموو لایەنەکان شەڕی بۆکەن؟ من ئێستا بۆتان ڕوونەکەمەوە کە هەر بە جددی گرنگی بەغداد بۆ کورد چییە و کێ ئەتوانێت لە بەغداد کاریگەری گرنگی هەبێ. لە دوای ساڵی 2003 کە سەدام ڕووخا، هەرێمی کوردستان ڕووی لە بەغداد کرد. لەو ماوەیەشدا دۆخێکی ئابووری زۆر باش ڕووی لە هەرێمی کوردستان کرد کە تاوەکو ساڵی 2014 بەردەوام بوو. ئەو دۆخە بە دۆخی زێڕی ناسرا، چونکە زۆربەی هاوڵاتیان بارودۆخی داراییان زۆر باش. جاکە ئەڵێن خوا لێ خۆش بوو مام جەلال سەرچاوەی سەرەکی چارەسەری هەموو کێشەکان بوو، هەندێک کەس باوەڕ ناکە. بۆیە با من بیرتان بێنمەوە کە هۆکارەکەی چییە. مام ڕۆژی 18 کانونی یەکەمی ساڵی 2012 تەندروستی تێکچوو. هەر بۆیە لەبەر نەخۆشیەکەی نەتوانرا جڵەوی ناکۆکیەکان بگرێتە دەست. بۆیە چی ڕوویدا؟ لە مانگی شوباتی ساڵی 2014 ڕێک 15 مانگ دوای نەخۆشکەوتنی مام بودجەی هەرێمی کوردستان بڕا. لەو کاتەوە تاوەکو ئێستا کە ماوەکەی چەنە 11 ساڵە کێشەی بودجە و کێشەی ئابووری بەرۆشی هەرێمی کوردستانی بەرنەیاوە چارەسەر نەبووە. بەغداد لە ڕووی دیبلۆماسی و سیاسی و ئابووری و ئیداری و بازرگانیەوە سنتەری عێراق بمانەوە نەمانەوێت. بەڵام هەڵە مامەڵەکردن لەگەڵ هێزە عێراقەکان بەردەوام کێشەکانی نێوان هەرێم و بەغدای قوڵتر کردووەتە و کێشەکانی فراوان کردووە. باش گوێم لێ بگرن، پێتان بڵێم چۆن. مەبەستم نییە بەخوا زەمی هیچ کەسێ بکەم، حەزم لەو شتانە نییە، بەڵام ئابووری سەربەخۆ، دروستکردنی دەوڵەت، هەڕەشەی گرتنەوەی ئاو و ئەمبارانە هەرێمی کوردستانی گەیان بەم ڕۆژە ناخۆشی کە ئەمپۆرتیایەتی. خەڵکی ئێمە گومانیتیانێکە خەڵکێکی نیشتیمان پەروەر و دڵسۆزن. لەو 11 ساڵی کە خراپی پەیوەندەکانی هەرێم و بەغدا گەشتە لووتکە، ڕێگەی جیاوازیان تاقی کردەوە بۆ چاکردن، هەر لە دڵدانەوە بیگرێتە خۆ پیشاندان و ڕەخنەگرتن و بەخوا زۆر شتیکەوە. بەڵام بەڕاستی هیچیان نەیانتوانی جێگرەوە بن بۆ سیاسەتەکەی خوا لێ خۆش بوو مام جەلال. اینجا پرسیارێک لێرێتە پێش، بۆچی نەیانتوانی ببن بە جێگرەوە؟ وەڵامەکەی تانێمەوە. دەرکەوت سیاسەتی عینادی هەنێک هێزی کوردی و سیاسەتی هەڵپەرستی و پۆپۆلیستی هیچ سوودێکی نەبووە. لە کۆتاجاردا ئەوە هەر ئەو سیاسەتەی مام جەلالی ڕەحمەتی بوو کە هیوایەکی بۆ چارەسەر دروست کردەوە ئەگەر لە داهاتووە هەندێک کەس تێشی نەهات. اینجا ڕەنگە لێم بپرسن ئەو سیاسەتە کوا؟ چیە کردی؟ مانگی حوتی ئەمساڵ بوو دانوستان و کۆبوونەوەکانی هەرێم و بەغداد گەشتنە بنبەست. ئیتر هەمووان بێ هیوا بوون لەوەی کە بەغا پارە بنێرێ وتیان تەواو. ئیتر ڕۆژی ڕەشمان لێرەوە دەست پێەکە. بەڵام چی ڕوویدا؟ هەر لەو کاتەیە کوڕەکەی مام جەلالی ڕەحمەتی باڤڵ جەلال تاڵەبانی کە ئێستا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە چی کرد؟ بە خێرایی ڕووی کردە بەغداد و لەگەڵ بەرپرسانی باڵای بەغداد چەند کۆبوونەوەیەکی بەپەلەی کرد و کێشەکانی بە ڕێژێکی زۆر باش چارەسەر کرد. ئیتر ئەگە تێک نەدرێت ئەوە جوڵەیەکی مام جەلالیانەیە و جوڵەیەکی حەکیمانەیە کە باڤڵ تاڵەبانی ئەنجامی دا و دەستکەوتێکی گرنگی بۆ هەرێمی کوردستان و هاوڵاتیانی بەدەستهێنا.